باشی ئێمە بووە و لەو بەڕێوەبەرگشتیانەیە کە هاوکارمان بوون و پارێزگاری سلێمانی دیارە لە ڕووی مالیەوە زۆر جار هاوکارمان بووە و لایەنە پەیوەنددارەکان و لایەنە حیزبەکان کە هاوکارمان بوون وەستافە بەڕێزەکەی خۆم کە زۆر لە کاتی کەرنتی و نییە و بایکۆتە ئەوان لێرە کاریان کردووە هەتا بتوانین کارێکی باش بکەین کە جێگای ئەوە بێ ئەمڕۆ بتوانین لە کۆنگرەیەکی ئاوایە بە دڵخۆشیەوە باسی لێ بکەین کە ئامارەکانمان ئەوە دەرەخا کە کارێکی باش وە بە شێوەیە کراوە کە دوور لە هەموو با بڵێن ئەوانەی کە بنە هۆی ئەوەی کار پێک با یا دەرچوون لە یاسا و ڕێنمایەکان بێ هەموو ئیشێک و کارەکان بەپێی یاسا و ڕێنمایەکان کراوە و توانراوە کارێکی باش بکرێت. من لێرە ئەمەوێ باس لەوە بکەم زۆرێک لە خەڵکەکە کێشەی گەورەیان ئەوەیە هەتا ئێستا وشەی وەبەرهێنان تێنەگەشتون هەڵبەتە خەڵکێکی زۆر لەوانش کە لە پلەپایی حکوومەتان یا لە پەرلەمانان بەڕاستی هەتا ئێستا لە وەبەرهێنان وەکو خۆی وشەی وەبەرهێنان چی ئەگەیەنێ لی نەگەشتون. وەبەرهێنان بریتە لە چی؟ وەبەرهێنان کاتێک کە حکوومەت بودجەکەی بەشی بودجەی ساڵانە ناکە و پێویستی بەوە ئەکا کە سەرمایەدار و خاوەن پارەکان بێنە پێشەوە بتوانن ئەو کورتێنانەی لە بودجە لە شوێنێکا دروستە بێ ئەو پرۆژانە لەلایەن خەڵکانێکە بکرێت کە پارەیان پێەیە ئەو خەڵکانە هەر کەسێکە بن خەڵکی وڵات بن و ئەوە کارێکی باشە ئەگەر بتوانن ئەوان بەشدار بن وەکو کەرتی تایبەت لە دروستکردنی پرۆژەی گەورە و گرنگ بۆ شار و وڵاتەکان. هەڵبەتە وەبەرهێنان خۆی بۆ خۆی بەم شێوەیە ئەکرێ لە هەموو دنیاە وشەی investment and trading دووشەن بە یەک کۆلکاون لە هەر وڵاتێکە ئەگەر وەبەرهێنان سەرکەوتوو بوو واتا تیجارەتی سەرکەوتووە بێ و ئێمە هەمووتان ئەزانن ئێمە لە زرۆفێکی زۆر ناخۆش و لە قێرانێکی دارایی و چەندەها ساڵە نەمانتوانیوە کە خەڵک دابمەزرێت بۆیە تۆ بێ لە ڕێگایکی کەوە کار بکەی بۆ ئەوی بتوانی ئەو بۆشایانەی کە دروست بووە بە شێوەیە لە شێوەکان پڕیکەیتەوە. هەڵبەتەوە پرۆژەی وەبەرهێنان یەکێکە لەو بابەتە گرنگانەی کە ئەتوانی لە ڕێگای پرۆژەی وەبەرهێنانەوە هەم وڵات ئاوادان کەیتەوە و هەم دەستی کار و خەڵک بازار ببوژێنیتەوە. وەبەرهێنان گرنگە لە هەموو وڵاتانی دنیا و ئێستاش یەکێ لە سێکتەرانە گرنگەکانی هەموو دنیاە. ئێمە بەو معلومات و شارەزایی کە هەمانە لەسەر یاسای وەبەرهێنان لە زۆربەی وڵاتەکان من زیاتر لەوانەیە لە 22 وڵات یاسای وەبەرهێنانی خوێندو بێتەوە و توانی بێتم شێوەی یاساکەیان چۆن بەکارەیە. یاسای ئێمە یاسایەکی باشە و ئەوانەی کاڵێن یاسایەکە بۆ گەردەڵی کراوە من لێرەوە ئەڵێم ئەگەر ڕاستەکەن با بێن لەگەڵ یاساکانی دنیا بەراوردی کەمزانی یاسای ئێمە باشە یان نا لەگەڵەوە شاڵێم یاسای ئێمە پێویستی بە هەموارکردنەوەیەوە پێویستی بەوەیە هەندێ امتیازات زیاد بکرێ و بەرامبەر بەوە هەندێک سزا دیاری بکرێ بۆی بتوانرێ بەڕاستی بە شێوەیەک بەکار بێ کە بۆ خزمەتی خەڵک و وڵات بێ. من سەیرم لێیە زۆرێک لە ڕاگەیاندەکان و لە مقابلەیەکی ئەم ڕۆژانەی خۆزگا لێرە بوو دیبلۆماتیک مەگەزین باسی لەوە کرد کۆمەڵێ پرۆژە لێرە زەویەکان زەوی داگیرکراوە و زەوی نازانم چی ئەوشتانە بابەتێک بوون. هەڵبەتە من وەڵامیشم مایەوە بەڵام ئەمێ ئەو ڕاستیە بۆ ئێوە بڵێم. پرۆژەی وەبەرهێنان بەبێ زەوی ناکرێ. ئێوە خەڵکی نا خەڵکی وڵات من دڵنیاتانەکەمەوە کە هیچ بابەتێک لێرە بەدەر لە یاسا و ڕێنمایی نەکرێت. دڵنیاتانەکەمەوە دڵنیاشتانەکەمەوە و ئەوەی کە ئەکرێ هەڵمەتێکە بۆ ئەوەی بتوانین کارێکی باش وڵات ئاوادانکەینەوە و دەستی کار و خەڵکیش ببوژێتەوە. دیارە پرۆژەی وەبەرهێنان تۆ بەکارهێنانی پارەی خەڵکی دەوڵەمەند و سەرمایەگوزار و بۆ بنیاتنانەوەی وڵاتەکە. من دەستخۆشی لەو دەوڵەمەند و لەو سەرمایەگوزاران ناکەم کە کار لێراکەن هەر خەڵکێک بن. حتا یعنی زۆر جار من بەر ڕاستیەک هەیە بۆتان باسکەمەوە خەڵکێک گلەی کردووە گوایە خەڵکانێک هەن خۆیان سیاسین پاریان هەیە و ئێستا بەکارێنن لە پرۆژەیە من ئەڵێم دەستخۆشیان لێ یەکەم هەر کەسێک پارەیە با بێتە پێشەوە بەس نییە پارەکەی نابا بۆ دەرەوەی وڵات و نایبا بۆ شوێنەکەی
باشتر نییە لێرە بەکارێنێ من ڕێز لە هەموو بەرهێنەرێک و سەرمایهدارێکە گرم ئەوان مڵکی سەرمایەی ئەم وڵاتن من دەستخۆشیان لێ یەکەم من فەرشی سووریان بۆ داخم من پێشوازیان لێ یەکەم زیاتر لەوەی کە لە خۆم کۆمەوانە ئەبنە هۆی ئەوەی خەڵکێکی بێکار خەڵکێکی بێ ئیش بازاڕێکی مردوو بخەنەگەڕ و بتوانێت بازارێک ئێمە چەنەها پرۆژەی گەورە و گرنگمان دروست کردووە و لەوانە کۆمەڵێک کارگەی زۆر گەورە کە ژمارە ئەو کەسانی کە ئێستا کاریان تیاکەن بەڕاستی لەوانە کۆمەڵێک کارگەی چیمەنتۆ کارگەی ئاسن کارگەی سیارە کارگەی کێبڵ کارگەی چپسی پەتاتە قوتوو و کارگەی ئەلەمنیۆم وەک دەیان پرۆژەی گەورە و گرنگی تر کە بوونەتە هۆی ئەوەی خەڵکانێک من تەنها لە یەک پرۆژەیە باس بۆ ئێواکەم یەک پرۆژە کە چپسی پەتاتەی 960 کەس ئێستا کاری تیاکاوە مۆزەفە لەوێ و ماهانە معاشێکی خۆی وەرەگرێ ئەی ئەمە یارمەتی دەر نییە بۆ خەڵکی ئێمە ئەی ئەم پرۆژانەی کە کراوە ئەگەر ئێمە بین سلێمانی مجرڕەت بکەین لای بەرین لە پرۆژەکانی وەبرێنانی لێ بە دەرکەین بەڕاستی ئەگەینەوە بۆ ڕۆینەوە ساڵی هەشتا ئەم پرۆژانەی کەیوای بینن کەیوای بینەوانە پرۆژەی وەبرهێنانن ئەمانە زەرریان گاندووە و ناگرێ بە کۆڵە کەس ناگرێ بە کۆڵی بیباتەوە ئەم پرۆژیانە ئەمێننەوە خەڵکانێک تیا ئیشەکەن چ بەکرێکاری بێ چ بە وەستا بێ چ بە ستاف بێ لەوێ ئیشکا چیس بێ ڕۆژ بێ بە کارمەند لەو شوێنە ئیشکا چ بە حرەسێ بێ بە هەر بابەتێک بێ بەڕاستی ئەمە بۆ ئێمە